ئێمە هەر لە بەیانی زۆر لە کاتژمێر 6:30 تیمەکانمان لەسەر جادە بوو زۆربەی زۆری شەقامەکان ئاستەنگی تیا بوو بەهۆی زۆربارینی بەفرەکەوە بەس لەخوا بەزایبێتە ئەم کاتە زۆربەی زۆری شەقامە سەرێکەکانمان پاک کردوتەوە و ئاستەنگەکانمان لابردۆ لە بەردەم شۆفێرانە. کام شەقامانە لەسەر لە بەیانی داخرابوون بە تەواتی محمود بەشی سەرەوەی سلێمانی باکووری سلێمانی بە تەواتی داخرابوو ئێمە کاتێ 6:30 هاتینە دەرەوە سیارەمان زۆرە بینی لەسەر جادەکە ڕێگەی نەبوو ینی بەفرێکی زۆر باری بوو بەڵام بە ئامێری گرێدەر و شۆف و شەقامەکانمان پاک کردو و ئاستەنگەکانمان لابرد سپاس بخوا کێشیان نەماڕۆژن زیاتر لە شەقامە سەرێکەکانەوە دەستمان پێکرد بازنەی مەلیک محمود و شەقامەکانی تر کە داخلی ناو سلێمانیە بن ئەوانە زۆربەی زۆری پاکراوەتەوە زیاتر ئاستەنگەکان لە بەشی سەرەوەی سلێمانین بەشی خوارەوە هەر بەیانی زوو ئاستەنگەکانمان لابر کێشە نەبوو بەڵام بەشی سەرەوە لەبەرەوەی دووبارە بەفرباریەوە بەسەریا ئاستەنگ دروست بۆ تیمەکانمان زۆربەیمان پاک کردوتەوە ئیشەڵامە بە تەواتی پاکەکەینەوە پاشان تەرکیزەکەینە سەر کۆڵانەکان زیاتر کازیوەی یەک و کازیوەی دوو شەقامی بەردەم شەکانی گۆژە ئێمە هەوڵێن ڕێگە سەرێکەکان پاکەینەوە بەفرەکەی لەسەر لابەرین بۆ ئەوەی لە کاتی بەستنەکە ئاستەنگەکە دیسانەوە دروست نەبێتەوە پێش ئێمە پێش خێڕشتنەکە وەلو لە ئێوارەوە ئیشەڵات سەعات کاتژمێر 4ەوە پلانمان وایە کاتژمێر 4ەوە دەستکەینەوە بە خێڕشتن بەسپاسەوە بە ڕێبەرایەتی ڕێگاوبانیشە کاسیحێکیان بۆ دابین کردوین بۆ ڕشتنی خوێ لەسەر بەرزە پردەکان و شەقامە سەرێکەکان خوێ ڕێژین یەک داواکاری مەیە بم بورەکە مەریوان لەبەرەوەی تکام لە شۆفێران وایە بۆ کاری زۆر پێویست نەبێ نێنە دەرەوە با تووشی گرفتی هاتوچۆی نەبن.